بەشێک لە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەربوونی چەند کێشە و داواکاریە گربوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا. ئەو پێشمەرگە دێرینانە یەکێتی داوای هەڵوەشانەوەی هەردوو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی و کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان دەکەن و دەیانەوێت لەژێر یەک ناودا ڕێک بخرێنەوە و موچەکانیشیان لە وادەی خۆیدا پێ بدرێت. هەڵوەشانەوەی هەردوو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان چ کۆمەڵی یەنونکاف چ ئەوەی کۆمەڵی بە ناوی کوردستانی وەسەر لە نوێ دروستکردنەوەی کۆمەڵەیەکی یەکگرتوو کە تعبیر لە هەموو ماف و داواکاری تێکڕای پێشمەرگە دێرینەکان بکات. دانانی میکانیزمێکی زانستیانەکە داکۆچی لە تەواوی مەغدوریەت و مافی پێشمەرگە دێرینەکان بکات دوور لە مەحسوبیەت و منسوبیت کە تا ئێستاوایان پێڕەو کردووە. دوو پێدانی موچەکانمان هەموو مانجێک لە کاتی خۆیدا و دوانەکەوتنی وەجێڕانەوەی موچە خوراوەکانمان بە تەدریزی چونکە حاڵ و گوزارانی پێشمەرگە لەو پەڕی خراپی و لە ترۆپکی تەقینەوەدان. پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیگەران لەو جاکاریانەی کە لە نێوانیاندا کراوە و بەسەر دوو کۆمەڵەدا دابەش کراون بە ئەو مەبەستەش بەستنی کۆنگرەی حزبەکەیان بە چارەسەر دەزانن. ئەوە ساڵێک و قوتورە مافی پێشمەرگەی کۆن ئەپەوتێ و ئەخورێ. داوامان کردووە لە سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی کەم کێشەی حەلکردنی ئەم دوو بەرەکێ نەمێنە ناو پێشمەرگەی دابڕاو دانەبڕاو کاکە ئێمە هەموو بەیەکەوە بووین لە شاخ ئەم یەکگرتنەوە ئیلا بە کۆنگرە ئەبێ. من داواکەم لە ئەندام لە دۆست لە لایەنگر لەوانەی کە یەکێتین زەختکەن لە سەرکردایەتی یەکێتی کە لە زووترین کاتدا کۆنگرە بگرێت چونکە کۆنگرە توانێەوە حەلکە. ئەمانە هەمووی بێتەوە بەیەک پێشمەرگە کۆمەڵی دێرینەکان بێتەوە بەیەک وەختی خۆشی هەری کۆمەڵی پێشمەرگە دیێرینە بوو دوای ئەوەش خەڵکەکانیش داواکەن ئەمانە خەڵکی چاکن و پێشمەرگی کۆن و هیلاک بوون و خاوەن شەهید مەعاشەکانن بێرێتێ نەک بە 6 مانگجارە مەعاش بێرێ. ئێستاش داوای لە سەرکردایەتی و لە دادەهێرۆکەین کە چایەک بە وەسعەکانمانە بخشێتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بخشێنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە هەستانەوەیە هەرچەندە ئێمە نەکەوتوین تا هەستین بەڵام تووشی نەخۆشیێکی خراپ کراوین لە دوای مامجەلا ستیەکمان پێوە دیارە ئەمانەوێ ئەم سستیە نەمێنێت ناوچێت نیشتیمانی کوردستان. ئەم خەڵکە خەڵکێکی داماوە شۆڕژێرە لێ قەوماو بووە سەرگەردانە بێمەعاشە مناڵەکەی نان نییە بیخوا شیر نییە یعنی بەڕاستی ئەم سەرکردای مەکتەبی سیاسی زۆر بێخەمە. بۆ گەیاندنی کێشە و داواکاریەکانیان نوێنەری پێشمەرگە دێرینە ناڕازیەکانی یەکێتی نیشتیمانی سەردانی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدیان کرد و دوای ئەنجامدانی کۆبوونەوەیەک بۆ باسکردنی کێشەکانیان سەردانی مەزاری سەرۆک مامجەلالیشان کرد و چەپکە گوڵی وەفایان لەسەر مەزاری مامدانا و بەڵێنی بەردەوامیدان بە ڕێبازی یەکێتیان دووپات کردەوە. هەر لەوێش خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ڕایگەیاند لەمە و دوا دەبمە پارێزەری پێشمەرگە دێرینەکان و هەرچیم لە دەستبێت دەیکەم بۆ چارەسەری کێشەکانیان. دووپاتیشی کردەوە پێشمەرگە دێرینەکان لە تێکۆشەرانی بە ئەمەکی یەکێتین و شایستەی هەموو خزمەتێکن. من محامی پێشمەرگە دێرینەکانم ئەوم برای عزیزی منن من هەرچیەک لە دەستم بێ بۆیانەکەم. بە تاکید ئەو ناڕەحەتی و مەئەساتانەی ئێمەی کە سوکاری شەهیدە هی کەم ئەندامە هی هەموو تێکۆشەرەکانی یەکێتیە. سەردانی ئەم جارەمان بۆ لای دادەهێرۆ بە هەدەفی یەکەم ئەوەیە هەمومانشان بخەینە بەر یەکێتی نێڵن یەکێتی باریلار بێت. ئەمەش بە دڵخۆشکردنی ماڵە شەهید و پێشمەرگە کۆنەکانە بێت. داوام لە دادەهێرۆ کردووە ئەڵێم یەکێتی باڵا دەست بێ یەکێتی سەرکەوتوو بێ کورد سەرکەوتووە یەکێتی شکست بێنە هەموو کورد شکستی هێناوە و ئیسپاتیش بوو بۆ ئەوەش بەڕاستی دەوری یەکەمی ڕۆشتنی مامی گەورەمانە. ئێمە هاتین مەئەسات و ناڕەحەتەکانی خۆمان بە دادماننا دادیش بەڵێنی پارێزەری پێیاوین بەڵێنی ئەوەی پێیاوین کە پارێزەرمان بێت لێتان ناشارمەوە ئێمە بەڵێنمان نابوو حتامان گرتن بەڵام خۆشبەختانە دادی گەورەمان هاتە پێشەوە و نەیەڵا بگەینە ئەو مەرحەلانە. پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیان زیاتر لە 3000 پێشمەرگە دەبێت. لە ڕابردوو ئێستادا بەشێکی زۆر لە ئەندامانیان چەند جارێک ناڕەزایەتیان دەربڕیوە و کێشەکانیان چارەسەر نەکراوە بەڵام ئەوەی ئەم جارە پێشمەرگە دێرینەکانی دڵخۆش کرد بە دەمەواتنی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و پێدانی بەڵێنی چارەسەری کێشەکانیان بوو لە نزیکترین کاتدا. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.